خاتو ئەڤین لە شاری هەولێری خۆشەویستەوە فەرموودا دەیگەن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. وإمام عليكم هي صلاة هردا معي يسديك الجو خفتي أخواتي يعني سنة كثير يعني بوكي سنة دعاء يعني بوكي يعني والله جلسك هذا معي وكين صلاة وإنسان كين صلاة معي يعني إنسان أبو كين صلاة كماي لكن زور خفتي دي أخوات نازل بو يعني مسكي ورينا كريت يعني زور خفتي لە خوێندنە مایەوە چونکە ئەوەی پرسیارەکە باش حاڵ قولي دوانزەیە 5 ساڵە ماوەتەوە لە 12 ئەی ساڵ 15 ساڵی بوو 5 ساڵ بەسەر چاودا دەیگەن جواب بدەینەوە بە ئیزنی خوای گەورە لەسەر هەر ئەم بابەتەمان پەیوەندی بەوە هەبوو دایکم زۆر خەفەتی نییە وەڵا زۆر یعنی چەندێ دوعامان بۆی کرد چەندێ یعنی خوێن خۆیمان دوو کرد بەسەر چاو خاتو ئەڤین ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە لەسەر ئەم بابەتە قسە دەکەم و تەوارەکەشم ڕێک بابەتەکە پەیوەندی بەوە هەبوو مهم وایە ئەم هەوڵی خۆی دابێ سعی خۆی کردبێت تێکۆشانی خۆی کردبێ ئەم 5 ساڵمانەوەیش ئیشتا ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەدا گوێبیست بێ ئەو خاتونە بەڕێزە بە ئیزنی خوای گەورە وەڵامی پێویست وەردەگری مامۆستا دوعای خێرمان بۆ بکە وەڵای مامۆستا خۆمانشە زۆر دوعاکەین هیچ قبول نادرێت وەڵا ئەوەش خێرێکی تیایە هەر دڵنیا بە ئیشەڵڵا لەوە چێت لە تەوەرەی داهاتوودا پرسیاری بەڕێزانی کەشم زۆر بۆ هاتووە چەند دوعا دەکەین و وە گیران نابێ هەوڵ دەکەین هەز دەکەین دوعاکانمان ڕەت کراوەتەوە خاتو ئەڤین ئینشاءڵڵا لەم درێژەی بەرنامانە لە داهاتووشدا لەگەڵمانە بن بە ئیزنی خوای گەورە نامەوێت ئەو وەڵامانە هەروە بە کورتی بەسەریان ناتێپەڕم وەڵامێکی وا بێت کە قەناعەت بە دڵی بینەران و موسڵمانان بکە ئینشاءڵڵا گوێبیست بن وەڵامی ئەو پرسیارەشت وەردەگریەوە خوا چاک بۆ هەموو لایەکمان بکەوێش دوعای خێرمان بۆ بکە خاتو ئەڤین فەرمووی لە هەولێرەوە 5 ساڵ کچەکەمان ماوەتەوە لە پۆلی 12 ئەوەی کە باسم کرد گرنگ ئەوەیە تۆ هەڵی خۆتت دابێ گرنگیش سار نەبوونەوەیە من خەڵکێک بە شەخصی دەناسم دواتریش تۆ پۆستێکی گەورەی حکوومەتیشەوە 3 ساڵی ڕێک لە پۆلی 12 دەرنەچوو هەر وازینەیەنە ساڵی چوارەم پلەیەکی بەرزی هێنا دواتریش پزیشکی خوێندوو بوو بە دکتۆریش ئینشاءڵڵا ئەو کچە بەستەن هاسادی مەکەنەوە زۆر ئاساییە ئینسانێک لە دوای 5 ساڵ 6 ساڵ 12 ببڕێ بە شەرتێک سارد مەبەوە خوێندن پەلەی تێدا ناکرێ خوێندن بەس سارد مەبەوە و ئەوانی دەوروبەریشی ساردی نەکەنەوە خۆشی هیمەتی بەرز بێ بە ئیزنی خوای گەورە خێرێکی گەورە لە پشتێوەیەتی تەنانەت حەد دەرنەچووی ژیان تەنها خوێندن نییە ژیان تەنها چوو نەزان کۆ نییە ئێمە زۆر جار ئەو دەرگایی کە لێمان داخراوە بەس و ئازانی ئەو دەرگایە هەیە یەک تۆزی بتر ملک سوڕێنە دەرگایەکی تر هەیە لە هەموو وڵاتانی جیهانی پێشکەوتوی ئەمڕۆدا باوەڕتان بێت لە 180 خەڵک ناچێتە زانکۆکان هەمووشی خەڵکی سەرکەوتووە هەمووشی کاری خۆی هەیە هەمووشی ژیانێکی ڕێکوپێک و نۆرماڵ بەسەر دەبە شەر نییە هەر بچێ پەیمانگایان کۆلێژ یان ئەگەر وەرنەگیرای 12 تەواو نەکرد دەرگاکانی ژیان بەسەرا داخرابێ ئەمڕۆ بواری کار و ئیشکردن و خزمەت ئەوەندە زۆرە کەسێک خۆی هەبێ و پشت بە خوای گەورە هەمووی بە خالق دەکرێت بەبێ خوا هیچ ناکرێ ئەوە ئینشاءڵڵا خاتو ئەڤین هیمەتی بە بەراکەنەوە بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبێ